ئەرە هەر بەڕاست لە ئەمریکا چی ڕوودەدات؟ بۆچی ئەو باشتەی ساڵانێکە دروست دەکرێت بە کەمتر لە خولەکێک دەبێت بە دۆزەخ؟ ئەمە تۆڵەی خوددایە یان ڕووداوێکی سروشتی؟ ساڵ من موژدە بەکرم باسی ئاگرەکەی لۆس ئەنجلسی ئەمریکا و سووتانی خانووی ئەستێرەکانی هۆلیوودتان بۆ دەکەم. چەند ڕۆژێکە ئاگرەکەی لۆس ئەنجلس قیامەتی لە شارەکە هەستاندووە، بۆ هۆیەوە ئاسمان ڕەشداگیراوە و زەویش تەنها پاشماوەی خۆڵەمێشی خانوو و ئۆتۆمبیلە. ئاگرەکە بە هیچ ناکوژێتەوە، زیاتر لە 9000 باڵەخانەی سووتاندووە. ئێستا با باسی ئەو شوێنە بکەم کە زۆرترین زیانی بەرکەوتووە، ئەویش پالسیدزە. ئەم شوێنە بە بەهەشتی ئەستێرەکانی هۆلیوود ناسراوە و لەوێدا ڤێلای کەشخە و گرانبەهای تێدایە کە هەرزانترینیان بە 4 ملیۆن دۆلارە. پاسیفیک پالسیدز کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونە و ئەستێرەکانی هۆلیوود زۆربیان لەوێدا ڤێلایان هەیە بۆی کاتی تایبەت بە خۆیان هەبێت و دوور بن لە خەڵ. یەکێک لەوانەی خانووەکەی تەختی زەوی بووە ئەستێرەی دیاری هۆلیوود پاریس هیلتنە. نرخی ڤێلا ناوازەکەی پاریس 8.5 ملیۆن دۆلار بووە. دوای چەند ڕۆژێک پاریس بە دڵشکاوی گەڕایەوە خانووە ڕووخاوەکەی و ڤیدیۆیەکی بڵاو کردەوە. ئەڵێ تووشی شۆک بووم، دڵم بووە بە 1000 پارچەوە. یەکێکی دیکە لەو کەسایەتیانەی ڤێلاکەی بۆ بە خۆڵەمێش مێڵ گێبسنی خاوەن ئۆسکارە. نرخی خانووەکەی گێبسن یەکتر 14.5 ملیۆن دۆلارە و خۆی دەڵێت جگە لە هەندێک شتی سەرەکی هیچم بۆ دەرنەچووە. بەڕاستی تراژیدیە. ئەکتەرێکی بەناوبانگی دیکە ئەنتۆنی هۆپکینزە کە خاوەنی 2 ئۆسکارە و بە گوتە جوان و مانەدارەکانی ناسراوە. ئەمجارەش دوای ڕووخانی خانووەکەی کە نرخەکەی 6 ملیۆن دۆلار بووە، پێچەوانەی هەموو ئەستێرە بەناوبانگەکانی دیکە قسەیەکی جوانی کرد و گوتی گرنگە ئەوەمان لەبیر نەچێت تاکە شت لەگەڵ خۆمانی دەبین ئەو خۆشەویستیەیە کە دەیبەخشی.